هاژە مامۆستایە و هاتۆتە بازاڕ بۆ ئەوەی پێداویستیەکانی جەژن بکڕێت. نرخی ئەو پێداویستیانەی هاژە بۆ جەژن دەیکڕێت 1 لەسەر 3 موچەکەی پێک دەهێنێت لە مانگێکدا. مامۆستا هاژە دەڵێت جیاوازیەکی زۆری نرخ هەیە لەگەڵ ساڵی پاردا. نرخی کەلوپەل بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە کە بۆتە بارگرانێکی زیاتر بۆ هاوڵاتیان و بە تایبەتیش موچەخۆران. ئەمساڵ زۆر فەرقی هەیە لە چاو شتەکانی پار تقریبا 100,000 شتم کڕیوە کە ئەمساڵ بە تقریبی 244,000ەکە. ئەمەش ڕێژێکی زۆرە کە تۆ ئەو پارەیە بۆ یەکێکە مۆزەف بێ دەرامەتی دیاریکراو بێ کە تۆ ڕوبعی موچەیەکی لە پارەکەت ئەڕوا بۆ ئەمە هەیە. سەرڕاستە لەوانەیە من مەعاشخۆر بم پارەکەم بەشی ئەوە بکات بتوانم پێداویستی جەژن دابینکەم، بەڵام هەیە کرێکارە، هەیە کرێچیە، هەیە نەخۆشی درێژخایانی هەیە، ئەمانە چۆن ناتوانن پێداویستی جەژن دابینکەم. پێداویستی جەژن هەر خواردن نییە، بگرە جلوبەرگی مناڵە و هەروەها پێداویستی ناوماڵە. هاژە نمونەیەکە لە هەزاران هاوڵاتی هەرێمی کوردستان کە گرانی نرخی کەلوپەل و پێداویستیەکانی ژیان و خراپی باری داراییان بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ کاڵبوونەوەی بۆنەکان لە هەرێمی کوردستاندا. کاسبکارانیش ئاماژە بەوە دەکەن کە جەژنی ئەم ساڵ جیاوازێکی زۆری لەگەڵ ساڵانی ڕابردوو هەیە. دەڵێن هاوڵاتیان کەمتر پێداویستیەکانیان دەکڕن و جموجۆڵی بازار ڕوو لە کەسبوونە. سعر زۆر بەرز بۆتەوە. ئەوش کاریگەری کردۆ سەر ئەوەی کە هاوڵاتی ئێستا کەمتر پێداویستی ماڵەوە کڕیان و پێداویستانێکی کڕێ ئێستا بەشی پێویستی بۆ منە هەفتەیەکە کڕیان چەند ڕۆژێکە کڕێت. ئێمە وەکو خاوەنی مارکەتەکان هەست بەوەکەین، یعنی ئێستا بازار زۆر کەس بووە، ینی خەڵک ئێستا سەردانیکردن بۆ بازارەکان زۆر کەم بۆتەوە. لەگەڵەوەی قەرەباڵخیەکی بەرچاو لە بازارەکاندا بەدی دەکرێت و خەڵکی سەرقاڵی ئامادەکاریەکانی جەژنن، بەڵام وەک خۆیان دەڵێن خراپی دۆخیان وای کردووە جەژن ئەو خۆشیی جارانی نەبێت و بە گرنگیەوە لە بۆنەکە ناڕوانن. جەژنی ئێستا بووەتە بۆنەیەکی بازرگانی کە پێشتر جەژنەکان وەرزی خۆشی و مەحیبەت بوو، جاران خەڵک هەموو بەشدار بوو. بەداخەوە ئەمانەی کە لە بازاران بۆ ئەوەی خەڵک بەشدار بێ لەم بۆنەیە ئەبوایە وردە شتیان هەرزان کردایە. هەر لە ئەوڵەوە لە قال و بەلاوە کە هاتووە ئەبێ جەژن شت بکڕی. ئەگەر تۆ دوێنە گۆشتی خواردبێ کە ئەمڕۆ جەژن ئەبێ هەم دیسانبی خۆیتەوە، یعنی وان ڕاهاتووە بەم ئەم جەژنە. ئیتر یواشەیە پێی نییە، ئیتر مەجبورە بێ بەشدار نەبێت لەم جەژنە. ئێستا لەبەرەوەی کە باری ئابووریش تۆزە خراپە، ینی فەرقی زۆر کردو لەگەڵ جەژنی ئەوسا هەموو هاوکاری هەبوو، ینی ئەگەر کەسێک جەژنەکەی خۆش نەبووە بۆیان خۆشە کرد، بەڵام ئێستا وانە. ئێستا خەڵکەکان هەمیان خۆیان خامۆشن، ینی جەژنەکانیش دڵخۆش نین. کاتێککە جەژنە بوو، ینی پێنج ژیبانیمە خۆمان ئامادا کرد بۆ جەژن، ینی منە مرتاح بوون پێی، ئەمە نە مرتاح بوون چونکم هیچ کێشەیەکمان نەبوو. بەسسا خەڵک معناتێکی زۆری هەیە ئەگەڕێتە بۆ باری ئابووری. منێکێکم لەوانە خۆم ئێستا من ناتوانم لەم خۆم ئامادە بکەم بڵێم بۆ بەیانی بۆ جەژن، ینی بۆ دوو بەیانی چاوەڕێ ئەوە کە ماڵی داهاتوو مەعاش نەبێت. لەگەڵەوەی جەژنی قوربان بۆنەیەکی ئاینیە و خەڵکی بە گرنگیەوە لەم ڕۆژەدا بۆ بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان سەردانی یەکتر دەکەن و وێ ڕای پیرۆزکردنی جەژن داوای گردنازادی لە یەکتری دەکەن. بەڵام خراپی دۆخی ژیان ئەم بۆنەی کاڵتر کردوێتەوە و وای کردووە هاوڵاتیان خۆزگە بە ساڵانی ڕابردوو بخوازن. سنوورکەری دەنگی ئەمریکا، سلێمانی.